ئەم ساڵیش بەنزیکبوونەوە لە یادی 16 تاوانی کیمیایی باران یەڵەبجە تیمێکی پزیشکی ئێرانیاتن نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی. بریندارانی چەکی کیمیایی دەڵێن هیچ سوود لەو تیمانە نابینن، بەڵکو ئەوان پێویستیان بە چارەسەری بنەڕەتی و نەشتەرگەریە. لە 2022 هاتین دکتۆر نادری ئەمەی بینی وتی بۆ گۆڕینی گلێنەی چاو وەجبەی کرد لە بەغاوە هات هەروتیان بۆ گۆڕینی گلێن هەتا بردیانین بۆ کەربەلاش لە کەربەلا جلی ناو عملیاتیشان نانیە کەچی شتێکیان بۆ دۆزینەوە تیاوەڵا سنگ بەنج ناتانگرێ هەروە گەڕانیانەوە بێرە ئەو ئەم جارش بزین ئەم جارە چیمان بۆکەن بۆمانەکەن بۆمان ناکەن. ئەسیستایەنە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی هیچ سوودێکی نییە. چکە تەنها عیلاجێکیشان پێێنێ بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی. ئەو عیلاجش لە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاویە بۆ نەخۆشێک بەکارێک کە پەتایەکی ئاسایی گرتبێ. نەک بۆ کەسێکی وەکو ئێمە 30 ساڵە 32 ساڵە ئێمە بەو دەردەوە ناڵێن بە چەکێک لێمان دراوە چەکێکی قەدەغە کراوە لە جیهانە. ئەو عیلاجانەی کە لێرەیە هیچ سوودێکی بۆ ئێمە نییە. بڕێر بوو ساڵی ڕابردوو 62 برینداری چەکی کیمیایی ڕەوانەی وڵاتی ئێران بکرێن بۆ چارەسەر، بەڵام لە بریەوە ڕەوانەی نەخۆشخانەیەکیان کردن لە عێراق و بەشێکیان ڕەتیان کردەوە سەردان بکەن. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە دەڵێت ڕاستە بریندارانی چەکی کیمیایی یەرچی دەڵێن لەبارەی مەعانات و کێشە و گرفتی چارەسەرکردنیان مافی خۆیانە و دەبێت زیاتر ئاوەڕ لە بەرکەوتوان بدرێتەوە. بەڵام ئەم بەرکەوتانە ئاڵێن ئەمە چارەسەری سەرەتایی نییە پشکنینە ئێستا بۆ نمونە ئەو دادەیە ئەبێ بزانین ڕێژەی کاری سیەکانی گەشتۆتە چ ئەمە یەک دوو هەم پێویستی بەسەری قەرێنێ ئێستا حالین قسم لەگەڵ یەکێکا کرد 2 ساڵەوە پێش نردومانە لەسەر 53 کەسەکە ئەمەلیاتی بۆ کراوە ئێستا ڕەفزی کردووە ئەبێ دووبارە بچێتەوە من دووبارە دەرخستە ئەەکەمەوە بەڵام وەزارەتی داراییڵێ ئۆف دووبارە مە چییە ئەمە دیسان بەرکەوتە یا ناکرێ یا کە بۆ شمەکە پارە نییە سیولە نییە کە سیولە نەبوو خۆ دکتۆر بە قەرزی درێژخانی شت بۆ ناکەن. لە سەردەمی کابینەی نۆ حکوومەتی هێرەم نەیتوانێت هیچ بەرکەوتو یەکڕەوانەی دەرەوە بکات بۆ چارەسەر. پزیشکێکی ئێرانیش دەڵێت لە 25 بەرکەوتەی چەکی کیمیایی دوانیان پێویستیان بە نەشتەرگەریە. یه سری از این در واقع عوارض با درمان‌های سطحی و هەندێک لە نەخۆشیەکان بە دەرمان چارەسەر دەبن و هەندێکیان ڕەنگە پێویستی بە نەشتەرگەری هەبێت. ئیتر لە عێراق بێت یان ئێران ئینشاءڵڵا نەشتەرگەریان بۆ ئەنجام دەدەین. لەو 25 نەخۆشەی تا ئێستا بینیومانە 2 نەخۆشیان پێویستیان بە نەشتەرگەری هەیە و ئەوانەی دیکە ئینشاءڵڵا بە دەرمان چارەسەر دەبن. جدی دارن بقیه‌شون با در واقع درمان‌های موضعی قابل حل انشاءالله. دوای زیاتر لە 13 ساڵ ئەو نەخۆشخانەی بۆ چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی دروستکرا بە ڕسمی ڕادستی حکوومەت نەکراوە و کۆمپانیای جێبەجەکاریش بەشێکی ئامێرەکانی بردووەتە دەرەوەی نەخۆشخانەکە. خەونی بەرکەوتوانی چەکی کیمیاوی ئەوە بوو نەخۆشخانەیەکیان بۆ بکرێتەوە و تێیدا چارەسەری زامەکانیانی تێدا بکرێت، بەڵام زیاتر لە 13 ساڵە ئەم نەخۆشخانەیە کراوەتەوە و تاکو ئێستا بە فەرمی ڕادستی حکوومەت نەکراوە. هەر بۆیە نەبووە ئەو فریادڕسەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی هیوایان بۆ دەخواست. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.